أكبر الله 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 أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما السلام عليكم ورحمة الله خواهی گەورە جەژنی ڕەمەزان کاتە مایەی خەیر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان بێتە مایەی ئەوەی خواهی گەورە قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحی هەموو لایەکماندا مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکمان خواهی گەورە وەری بگرێ ئینشاء الله تعالی مسلمانە بەڕێزەکان بۆی کات لە جەنابتان نەگرین زۆر من حەزم کرد لە وتاری جەژنی ئەمساڵدا چەند خاڵێکی زۆر کورد لە خزمەتی جەنابتانە باسکەین ئەوش یەکەمی نیعمەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکمانەوە خوای گەورە تەوفیقی کردین تەمەنی درێژی کردینەوە و توانیمان ڕۆژ و مانگی ڕەمەزانی پیرۆز بە جوانی بخەینە ڕێ ئەمە گەورەترین نیعمەتە خوا دای بە ئێمە و جێی دڵخۆشکردنە بۆ ئێمەی موسڵمان توانیمان کۆمەڵی موسڵمان و ئازیز و خۆشەویستی خۆمان لەگەڵمانان بەڵام سێرەکەی سحەتیان بە قسەیان ناکایان ناتوانن یان عوزرێکیان هەیە بەڵام سوپاس بۆ خوا ئەم ساڵش توانیمان ئێمە ڕەمەزان بە جوانی بخەینە ڕێ و بتوانین کەوا خوای گەورە لە خۆمان ڕازیکەین خودای گەورەش باسی نیعمەتی خۆی دەکا ئەگەر ئێمە دانیشین نیعمەتی خوا بژمێرین ناتوانین لە ئەندازەیە بێ بیژمێرین دووەمیان ئەوەیە خوای گەورە ڕێزی لێگرتوین بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە تەماشا بکەین ئێمە دوو جەژنمان هەیە جەژنی ئاینی ئیسلامی پیرۆز جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جەژنی ڕەمەزان کەوا ئیمتیحان دەکرین لە ڕەمەزاندا پاشان خوای گەورە خەڵاتمان پێدا جەژنێکی بۆ دانا و خۆشی و شادیەکی بۆ داناوە مسڵمانان بۆی لەو ڕۆژانەدا خۆشی دڵخۆیان دەربڕن کە عیبادەتی خوای پەروەردگاریان کردووە بۆیە گێڕنەوە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام جبریل لە ڕۆژی جەژندا ئەم ڕۆژەی کە ئێستا من و تۆ دانیشتووین لەگەڵ مەلایکەکانە گفت و دۆگۆ ئەکا واتە قسە دەکا مەلایکەکان پێڵن جبریل خوای گەورە لەگەڵ ئومەتی پێغەمبەردا صلی الله عەلەیه وسلم چی کرد لەگەڵ ئەوانەی ئەم مانگەسی ڕۆژە بە ڕۆژوو بوون و شەوش شەو نوێژیان دەکرد خۆیان دوورەگرەوە لە تاوان لە گوناح لە سەرپێچی خوای پەروەردگار خوای متعال چی کردە لەگەڵ بەندەکانیدا لەگەڵ مسلمانانی ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عەلەیه وسلم بۆیە ئەوش فەرمووی خوای متعال جل جلاله لە ڕۆژی جەژندا کاتێ مسلمانان دەکەونە ڕێ بۆ نوێژی جەژن کاتێ نوێژی جەژن دەکەن کاتێ لە ماڵەکانی خوادان ئەم مسلمانانە ئەو کاتە خوای متعال جل جلاله ڕای دەگەێنێ ئەی جبریل تەماشایەکی سەرزەویکەن ئەی جبریل بە مەلایکەکان ڕاگەێنە ئەوە بەندەکانم ئەو عەبدەکان من ئەوانن هاتوون داوای ڕازیبوونی من دەکەن ئەوە تا 30 ڕۆژ بەردەوام بوون بە شەو و ڕۆژ عیبادەتی منیان کرد هەموو شتەکانیان داوا کرد پەنایان داوە پەنای من بۆ ئەوەی ڕزگاریان کەم ئێستا کاتی چییە جبریل ئێوە شاید بن و تەماشاکەن و ببینن لە حەوتەبەقەی ئاسمانەوە هەموو مەلایکان تەماشای ئێمەی ئیماندار و موسڵمان دەکەن دەڵێن خوایە خۆت ڕۆبەڕەحمی خوایە خۆت بە لوتفی خۆت دەزانی ئەم بەندانە 30 ڕۆژە ڕەبەق عیبادەتی تۆ دەکەن لە ماڵەکانی خوادا دەمێننەوە قورئان دەخوێنن زەکات دەدەن سەدەقە دەکەن هەموو خەیر و خەیراتەکانی تر ئەوش دەڵێ پەروەردگار دەجا ئێوە شاید بن ئەی جبریل بە مەلایکەکانش ڕاگەیەنە ئەوە من لەیرەوە بڕیارێکم دا و قەرارێکی خوایە و ناگۆڕێ وە قەراری مرۆڤ نییە ئەوە لەم بەندانەی کە داوا دەکەن ئەوە من لێیان خۆش بووم خەڵەمی عەفو دێرمە سەر تاوان و گوناحەکانیاندا ئەوەی گوناح و تاوانیانش کردووە پێشی ئەم ڕەمەزانە و پێشی ئەم جەژنە ئەوە خوای گەورە ئەفەرمێ ئەی جبریل چاک بزانن ئێوە شایەتن لە قیامەتە
شایەتی دەدەن لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم کە من لە هەموویان خۆش بووم. بەڵام ئەفەرمێ لە چوار کەسیان خۆش نەبوومە یان چوار تاقمیان خۆش نابم ئەگەر تیان شابێ. یەکەمیان کەسێک کە بەردەوام بێ لەسەر عارە خواردن هەروازی لێنێنێ و هەتا دەمرێ و دەگەیێتە لیقای خوا هەر عەرەق بخواتەوە. دووەمیانش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی فەرمووی کەسێ ئازاری باوکو دایکی بدا واتە بە قسەی باوکو دایکی نەکا ئازاری باوکو دایکی بدا ئەم عەفوەشم لی ناکا. سێهەمیان کەسێک زبانی پیس بێ جوێن بدا و کەسێکش ڕەوشتی جوان نەبێ و ڕەوشتی خراپ بێ و کەسێکمانش چوارەمیان ئازاری مسلمانان بدا ئەم چوارە ئەم عەفوەی خوا نایگرێتەوە. ئیمانداران و خۆشەویستان ئەبێ ئێمە وریا بین لەم چوارە نەبین ئەبێ وریای خۆمان بین. ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژی جەژن ڕۆژی جایزەیە. ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم لە ماڵەکەیدا دوو کچۆڵکەی بچووک لە ماڵەکەی دەفیان لێدا و گۆرانیان دەوت. کاتێ ئیمامی ئەبوبەکر هاتە ماڵەوە فەرمووی ئایا لە ماڵی پێغەمبەردا لە ماڵی خۆشەویستی خوادا مزمارێ لێ ئەدرێ واتا شتێک دەدرێ لێ ئەدرێ شەیتان پێی خۆشە. ئەو کاتە پێغەمبەری خوا ڕەفزی کرد و فەرمووی یا ئەبابەکر هەموو گەلێک هەموو قەومێک جەژنێکێ ئەمەش جەژنی ئێمەیە کەواتە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان جەژنی تەواوی مسلمانانە بێ ئینسانی ئیماندار و بڕوادار بزانێ چی بکەین لەم جەژنەدا باشە. ئیمانداران مسلمانانی ئازیز گردنی یەکتری لە دڵەوە ئازاد بکەین دڵەکانمان پاکەینەوە بەرامبەر یەک. ئیمانداران خوا سێر دڵمانەکە خوا سێر دەرەوە ناکە دەرەوەی ناوێ چنێ جوانبی دڵ حەسابە لای خوا. إن الله لا ينظر إلى أجسامكم خوا تەماشای جسمتان ناکە ولا إلى صوركم خوا سێر شکل و شێوەتان ناکە ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم دڵەکانتان بە دەرەجەیەک و بە ڕەقەم یەک دووەمیان ئەعمال و کردەوەکانتان لە ڕۆژی قیامەتدا دێتە هاناتان و لە دنیانشدا. ئەبێ ئێمە دڵمان صاف بکەینەوە خالی بکەینەوە. حەیفە مسلمان خاوەنی سیر و ڕۆژی و بێ حەقد لە دڵیا بێ بغض لە دڵیا بێ قین لە دڵ بێ کەوا قسەی خراپ بەدەمیا بێ شتی خراپی لێوە دەرچێ. بەڕاستی ئەمە حەیفە بۆ ئینسانێک کە ڕەمەزانێ بەسەریا تێپەڕ بێ و نەگۆڕێ خۆی نەگۆڕێ ڕەمەزان وای لێ نەکا گۆڕانکاری لە ژیانیا دروستکە. ئەو کاتە تۆ ئەزانی ڕەمەزانێکی تەواوت گردووە. خاڵێکی تر لەوانە سیلەی ڕەحم بەکار بێنین. ئیمانداران خۆشەویستان کەمێ سارد و سڕ نەبین کەوا ئەوانەی کەوا حەقیان لەسەرمانە ئەبێ بچین ئەوانەی کەوا حەقی زیاتریان لەسەرمانە بە تایبەتی دراوسێکان بە تایبەتی ئەوانەی لە خۆت گەورەترن دایک و باوک بە تایبەتی خاڵ و مام ئەمانەی کە دەڕوا هەمووی ئەوانە حەقی تایبەتی لەسەر هەرێکێ لە ئێمەیە بە گوێرەی ئەندازەی خۆی. ئەبێ ئێمە لەگەڵیانە بین و دەستیان ماچکەین ئەبێ سەریان ماچکەین داوای گردن یازاییان لێ بکەی. ئیمانداران دنیا تەواو دەبێ کەس نازانێ دەقەیەکی تر کێ ئەمێنێ و کێ ئەمرێ. ئەمڕۆ فریایکەوە دەستی ماچکە و نەک سبەینێ بدەیتە ئەژنۆ تا بڵێ خۆزگایە دەستم ماچ کردایە خۆزگایە دڵم عاجز نەکردایە. ئەمڕۆ دڵی بدەرەوە ئەمڕۆ قسەیە بکە دڵی خۆشکە ئەمڕۆ قسەیەک بڵێ جوان و شیرین بێک نەک سبەینێ بمرێ و لەگەڵ یا قسە نەکەی لە قیامەتە خوا هەردووکتان ڕاگرێ. وریابین ئیمانداران دنیا فانیە و دەڕوا و تەواو دەبێ بۆ کەس نامێنێ و کەس خاوەنی نییە نازانین دەقەیەکی تر کێ لە ئێمە ئەمێنێ و یان کێ دەمرێ. ئیمانداران مسلمانانی خۆشەویست هەندی ئادابی جوان و شیرین هەیە ئەبێ وریابین ئادابە جوانەکان پەرەی پێ بدەین و ئادابە خراپەکان ئەو گەنجە ئازیزانە ئەو گەنجە چاوگەشانە ئەم مناڵە ئازیزانە وریای خۆیان بن. ئەگە ماتۆرتان پێیە ئەگەر پاسکیلتان پێیە ئەگەر سیارە دەدەینە بەدەستی مناڵەکانمە ئامان و سەد ئامان جەرگی دایک و باوکتان کون مەکەن ڕجاتان لێ دەکەم وریای خۆتان بن وەک برایەکی خۆتان لێم وەرگرن. گەنجە دڵگەرمەکان گەنجە ئازیزەکان ئەزانم دڵتان پڕی کە غەمە خەفەتە ژیان لەبار نییە بۆ جەنابتان بۆ گەنجە ئازیزەکانمان بەڵام وریای خۆتان بن خوانەکاش تێ نەکەن دڵی خۆتان عاجزکەن بۆ دڵی ئێمەشکەوە بڕەنجێنن جەژنمان لێ بکەنە تاڵ خوا پەنامان بدا. خاڵێکی تر ئەوەیە شکر و تەوفیق ئەلحەمدولیلا گەیشتینە ئەیرە و هەتا ئەیرێش سوپاسی خوای دەبێ و وریاش بین. لەگەڵ ئەمەدا هەندی ئاکاری خراپەیە. ئیمانداران خۆشی دەربڕین بەڵام وریای ناخۆشیەکانیش بین.
مسلمانانی خۆشەویست نەچین بۆ تەعزیە، چوون بۆ تەعزیە لە باتی تەعزیە دڵی دڵنەوایی بدەنەوە. ئەو کەسەی کە خۆشەویستێکی ڕۆیشتووە، خەڵکی زۆرمان لێ ڕۆیشتووە، ئازیز و نور و چاومان زۆر ڕۆیشتووە بە بۆنەی ئەم نەخۆشیە. خوای گەورە لای بدا لەسەرمان لەگەڵ ڕەمەزانە بیبە، لەگەڵ جەژنی پیرۆزا بیبە، ومێدەوارین لە خوای متعال جەل جەلال و ئەم نەخۆشیە لە ناومان بدا. و مژدەیەکش بێ ئیمانداران ئێمە هەر دەگەڕێینەوە بۆ لای خوا، ئەوانەی بەم نەخۆشیە چوون شەهیدن لە دیوانی خوادا، ئینشاءالله خوا پلەی شەهیدیان پێدەدا. بەڵام لەگەڵ ئەمەشدا بێ وریابین کاتێ خۆشی دەردەبڕین ئاگامان لە ناخۆشیەکانش بێ. بەڵام وای لێ نەکەین بیکەینە تەعزیە، هەمومان بچین بۆ قەبرستان، لە قەبرستان جەژنکەین. نا، ئەمە دروست نییە، بە تایبەتی ئافرەتان نابێ لە ڕۆژی جەژندا حرامە بچنە سەرگۆڕ، و پیاوانش نابێ لە ڕۆژانی جەژنا ئێمە غەمبار بین، ئەبێ ڕازی بین بە قەدەری خوا، ڕازی بین بەو قسمەتەی خوا نووسیەتی لەسەر من بێ، یان تۆ بێ، یان باوک بێ، یان برا بێ، هەر کەس بێ، ئیلا کەسێ نەبێ لە ڕۆژی جەژندا موسیبەتەکە لێ قەوماوە. ئەوە جیاوازە و ئەوە حاڵەتێکی ترە. ئیمانداران و خۆشەویستان، لە دڵەوە دووبارە دەڵێم هەمومان لە دڵەوە یەکتری گەندری ئێستەدا بەزین و یا من تەواوی دەکەم و لە خزمەتی جەنابتانە تۆ خوایە با لە دڵەوە هەمومان دڵمان پاکەینەوە. هەر قسێ لە زارمان دەرەچێت توخوا با لە دڵەوە بێ، توخوا سەرزاری نەبێ، توخوا پێش و پاشمان با یەک بێ. ئیماندارانی تر بەسێتی باواز بێرین لە گوناح لە تاوان، تخوا با دڵمان بکەینەوە بۆ یەک وەک مەلایکە ئاسا. چۆن ئەم مانگە هەمومان لە خزمەتی یەکا بووین، وەک مەلایکە، وەک پەپولە ئاتینە مزگەوت، ئاتینە ماڵەکانی خوا، عیبادەتمانە کرد، دڵمان پاکە کردەوە بەرامبەر یەک. ئەمە پێویستە بەردەوام بێ لەسەر ئیمانداری ڕاستەقینە و تەواو هەتا ئەو ڕۆژەیە گەینە لیقای خوا. چونکە ئێمە دوو خۆشەویمان، دوو خۆشیمان بوو، هەموو ئێوارانێ خۆشیەکمان بینی بە چاوی خۆمان، بەڵام خۆشی دووەممان نەبینیوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وعدی پێداوین. پێغەمبەری خوا فەرمی ڕۆژوان دوو خۆشیانەیە، خۆشیەکیان لە دنیایە، خۆشیەکیان لە قیامەتە. خۆشی دنیامان بینیەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئومێدەوارین لە قیامەتا تۆ بکەیتە بەردەمان، ئێمەش لە دوای تۆ ڕێ بکەین و خۆشی دووەممان پێ پیشان دەی، ئەوش بە لیقای خوایە جەل جەلالو لە باشتا. خوای گەورە هەمومان کۆکاتەوە لە باشتا، خوای گەورە هەمومان کۆکاتەوە بە خزمەتی خۆشەویستەکەی ڕسول الله صلی الله علیه وسلم لەسەر حەوزی کەوتەر. خوایە لێ تەپاڕێینەوە، هەمومان ئاشنا بکەی. یا ڕەبی عیبادەتی ڕەمەزانمان لێ قبول کەی، یا ئەڵڵا عیبادەتی ڕەمەزانمان لێ قبول کەی. خوایە قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحی هەموو لایەکماندا. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێینەوە، شفای نەخۆشەکانمان دەی. یا ئەڵڵا، یا ئەڵڵا خوایە گیان شفای نەخۆشەکانمان بدەی. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێینەوە، لە مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی، یا ڕەبی لە مردووی ئەم پیاوە بەڕێزانە ئەهلی ئەم مزگەوتە و هەموو مزگەوتەکان، خوایە هەموو مسلمانان لە مردوەکانمان خۆش بی. یا ئەڵڵا خوایە گیان قەبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهشت. خوایە لە ئێمەش ڕازی بی. یا ڕەبی خوایە ئەو کەسانی نەخۆشیان شفایان بدەی، وڵاتمان بپارێزی لە هەموو شەڕێک، لە هەموو وەیەک، لە هەموو مصیبەتێک. خوایە وڵاتمان مەحفوظکەی لە خراپە و خراپەکاری. خوایە ئەوەی چاکەی ئەوێ، ئەوەی باشەی ئەوێ بۆ ئەم خەڵکە. یا ڕەبی خوایە چاکەی بۆ بکەی و باشەی بکەی، دەست بگریتە باڵایەوە. خوایە ئەوەی خراپەی ئەوێ، خراپەکارە، خوایان هیدایەتی دەیان لە کۆڵی ئەم خەڵکە فەقیرە بکەیتەوە. یا ئەڵڵا خوایە گیان لێ تەپاڕێینەوەی پەروەردگارە، ڕەحم بە هەموو لایەکمان بکەی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.